لە گەڕەکی بەڕۆژکەی هەژارنشینی شاری دوهۆک لەدایک بووە. هەر لەو شارەش خوێندنی سەرەتایی و ناوەندی تەواو کردووە. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە بەشی دەرهێنان. لە کۆتایی ساڵی 1990ەوە لە شاری بەرلین لە ئەڵمانیا دەژی. دەرهێنەر و ئەکتەر و نووسەری شانۆ و ئۆپێرایە لە ماڵی شانۆی نیشتیمانی ئەڵمانیا. ئەندامی بەڕێوەبەری شانۆی پەیمانگای ITI جیهانی ئەڵمانیا کە لە مێژوودا یەکەمین کوردە بگاتە ئەو ئاستا. کاری شانۆ و ئۆپێرایی لە کوردستان و تووشیا و ئوردون و ئیسرائیل و لە ئەڵمانیا ئەنجام داوە. ئێستاش ئیحسان عوسمان میوانی زایڵی داهێنانە. کاک ئیحسان ئەم کاتت باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس. زۆر سپاس. شاد بووینەوە لە دەنگی ئەمریکا بۆ بەرنامەی زایڵی داهێنان کە ئێستاکە پێکەوە چاوپێکەوتنێک سازەکەین سەبارەت بە دوایەمین ئیشی ئێوە داگیرکردنی تاریکی. وەک دەرهێنەر زۆر سپاس. کاک ئیحسان ئێوە وەک دەرهێنەر چەند سەخت بوو ڕۆمانێکی درودرێژی وەکو ئەو ڕۆمانەی کاک بەختیار عەلی بکەن بە شانۆ و دەرهێنانی بۆ بکەن هاوکات چەند سەختە ئیشکردن لە مێژوێکە کە مێژووی تەڕادەیەک مێژووی جینۆسایدی کولتوری بووە یان مێژووی جینۆسایدی فەرهەنگی و زمانەوانی بووە کە کاک بەختیار ورد چۆتە ناویەوە. زۆر سپاس بۆ ئێوە و بینەر و بیسەری ئەم چاوپێکەوتنە. ئیشکردن لە ڕۆمانە نەفەسێکی دوور و درێژی دەوێت، ئیشکردنێکی وردی دەوێت، جێڕانەوەی بەرفرەوانی ڕۆمان بۆ 2 سەعات کارێکی ئاسان نییە، بەڵام ئیتر کاری ئێمە کاری هونەرە، کاری جوانیە، کاری لێکدانە. بۆیە ئەمە یەکەمین سەربوری منش نییە لە ڕۆمان، ئەوە چەندین ساڵە لەسەر ڕۆمان ئیش دەکەم، ڕۆمان بۆ شانۆ. بەڵام بەڕاستی ئەگەر بڵێم ئەمە خۆشترین ڕۆمان بوو لە ژیانم کە باندوڕێکی زۆری لەسەر من کرد، ئەوەش لەبەر ناوەڕۆکی لەبەر جۆری نووسینی. بۆیە من هەرخۆم بە تەنیا نەمتوانی ئەم ڕۆمانە بکەمە شانۆ، بۆیە داوام لە خانم مامۆستا کەڤالسقی کرد کە ئەو بەو ئەرکە هەستێت و بەڕاستیش جێگای دەستخۆشیە زۆر بە جوانی کردوتیتە شانۆگەریەکی زۆر باش. بابەتی ناوەڕۆکی شانۆگەریەکە ناوەڕۆکێکی دلهەژێنە، ناوەڕۆکێکی بە ئازارە، ناوەڕۆکێکی بڵێم ئەو 6 هەفتەیە کە ڕووڤەمان دەکرد بەڕاستی ناڵم کێشەی نەفسی، بەڵام تووشی گوێیەکی قورس ببووین، ئەوەندە قسەی ناشرین، ئەوەندە قسەی ڕق، ئەوەندە قسەی ڕاست بەرامبەری کە خودی خۆتت دەکەیت کە خۆت کوردی زۆر ناخۆش بوو، پرۆسەسێکی زۆر زەحمەت بوو بۆ ئەو کەسانی کە لەگەڵ ئێمەشی ئیشیان دەکرد. زۆر جارم بە ئێمەیاندا و داوای لەبوردن دەکەم کام تێکستە دەڵێم، چونکە کە تو یەکسەر بڵێ لەناو تێکستەکەدا بڵێ فەرقی ملەتی کورد و ئاژەڵ نییە، خۆی دەزانی من کوردم، مامۆستا کەڤال کووردە، ئەکتەری تر کووردە، جا ئەڵمانەکان دەیوت داوای لەبوردن دەکەی کام قسانە بەردەوام دەیکەیت. بەڵام ئیتر چارەسەری ئێمە کورد ئازارە، ئیتر ئێمە بەشێکی لە ئازار احتیمال لە ئازار جیاش نەبینەوە، ئەگەر لە هیچ نەبێت لە ئەستاد لە ئایندەیەکی دوورە بەلکە لەو ئازارە جیاب بینەوە، بەڵام ئیتر دەردی ئێمامەیە. بەڵێ کاک ئیحسان هەڵبەت بەڕاستی ئاڵنگارێکی سەختە کە ئیش لە ڕۆمانێکا بکەیت و دواتر بیکەی بە شانۆ و ئەو زمانەی کە باست لێوە کرد کە بەرامبەر کورد بەکار هاتووە، دواتر ئەو زمانە بینیتەوە گۆ جارێکتر لەسەر شانۆ و هەم وڵاتانی دنیا بە تایبەتی ئەمریکیەکان و ئەوروپیەکان و بەگشتی ڕۆژاوایەکان کە بۆ کە قسە بەنەتەوەیکی تر بوترێ نیگەرانە بن، چکە شتی وا زۆر سەختە بۆ ئەوان، زۆر سەختە بۆ ئەوان. هەڵبەتە ئیشی ئۆپێراشت کردووە هاوکات بەنیازی ئیشی ئۆپێراشی. پێمان خۆشە ئەو ئیشە ئۆپێرایانە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوونکەیتەوە. چەند توانراوە ئۆپێرای کوردی و فرەنەتەوەیی لە ئەوروپا و لە وڵاتانی دیکەیە جێی خۆی بکاتەوە؟ من کاتی من لە ئۆپەرای ئەوروپی ئیشم کردووە، لە ئۆپەرای ستراڤینسکی ئیشم کردووە، لە برامز ئیشم کردووە، لە موزارتم ئیش کردووە. ڕاستی بێت هی کوردی ئۆپەرامان نییە،
احتمال بڵێم شەرق یان بڵێن شەرقی ئاسیا زۆربەیان ینی وڵاتی گەورە ئوپەرایانە. ئوپەرا هونەرێکی ڕۆژ ئاواییە زیاتریە ئەوروپیە، بەڵام ئێمە یەکەمین پەنگاومان هاوێشتووە کە ئوپەرایەکی کورد زمان بکەین. دەبێتە تەجروبەیەکی یان دەبێتە سەربورێکی تازە، دەبێتە سەربورێکی دەستپێک. هیوادارم هەموو هەوڵمان بۆ ئەوەیە برادرانش هەموو هەوڵمان بدەن یان یارمەتیمان بدەن کە بتوانین ئەم دەستپێکە سەر بخەین، یعنی پێنگاوێکی باش بێت. ئوپەرای مەموزین کە من هیچی لە پرۆژەی شانۆگەریەکەمان بڵێن کاک بەختیار کە کێشەیەکی نەتەوە بوو، مەموزینش سمبولی نەتەوەیەکە. هیوادارم کە بتوانین لە ئایندەیەکی نێزیک لە 13 مانگی 5 ئێوارەیەکی گورانی و جێڕانەوەی مەموزین دەکەین وەکو تست، و ساڵی داهاتوو لە مانگی 1 دەست بە پرۆڤەی مەموزین دەکەین و لە مانگی 2 ساڵی 2024 پێشکەش دەکەین. بڵێ ئەم ئۆپێرایە ئۆپێرای مەموزین خۆی بۆ خۆی ئۆپێرای مەموزین شتێکی تیا هەیە کە زۆربەی حیوار و گفتوگۆ و قسەکردن و شعر و هەموو ئەمانە نییە پێکەوە تێکەڵەیەکی جوانی دروست کرد. ڕەنگە ئەمە بۆکردنی بە ئۆپێرا کارێکی هێندە شایستە بێ، بە تایبەتی ئەگەر بە زمانی کوردیش بکەیت. ئێوە بەنیازن بە زمانی کوردی بیکەن یان بە زمانەکانی دیکەش؟ گورانیەکان هەمووی بە زمانی کوردی، یعنی بڵێن گورانی بێژەکان نەبێ بە کوردی لێبەرکەن. جێڕانەوە یانکو بڵێن حیوار بڵێن دیالۆگی ناوی لە ئەڵمانیا پێشکەش دەکەن بە زمانی ئەڵمانی دەبێت، چونکە بۆیە بینەر چیرۆکەکەی تێبگا. بەڵێ بە دڵنیایەوە. هەڵبەت لە کاتی شانۆگەریەکە بەرەوەی شانۆگەریەکەتان پێشکەشکەن کاک بەختیار هات بۆلاتان. هەڵبەت من لە سۆشیال میدیای ئێوە داگیرکردنی تاریکی شانۆگەری داگیرکردنی تاریکی بینیم کاک بەختیار زۆر دڵی خۆش بوو. بە هەڵەیە نەچوو بم ئەمە یەکەم جارە کاک بەختیار دڵی بۆ خۆش بێ کە ئیشێکی ئابە و شێوازە کرابێ. باشە بۆ ئەوەندە دڵی خۆش بوو؟ بەڵێ کاک بەختیار جارێک هاتە پرۆڤە و ڕۆژی یەکەمی پێشکەشکردن یان پریمیرەش هات بەشدار بوو و وەکەر غەڵەتش نەبم سبێنش دەچێت، حەزەکە بوو جاری دووەمش پێشکەشکردنەکە ببێنێت. دڵخۆش بوو، ئێمەش دڵخۆش بووین کە دڵخۆشە. خۆشی بە هونەرمەندانی شانۆکارەوی کە لەگەڵمان کار دەکەن ئەڵمانەکان. وتی من خۆم وەکو شەخص زۆر کەم دەکەومە بن باندووری شانۆ، وتی ئەگەر ئەدەب بەگشتی، وتی ئەم شانۆگەریە کە تێکستەکەی خۆم نووسیومە قەت تەسەورم نەدەکرد ئەوەندە باندووری لەسەر من هەبێت. لە لیقائێکیشی هەیە لە سایتەکەی ئێمە خۆی وەصفی شانۆگەریەکە دەکات. من حەز ناکەم وەصف بکەم چونکە خۆم دەرهێنەری شانۆگەریەکەم، بەڵام کاک بەختیار پێی ڕاگەاندم کە زۆری پێخۆشە و باسی ئەوەشی کردووە کە زۆربەی قۆناغەکانی ڕوومان هەمووی ناتوانین 700 لاپەڕە، بەڵام وتی زۆربەی قۆناغەکانی گرنگی ڕۆمانەکەمان توانیوە بێخینە سەر دەپیشان و هیوادارم ئەوە ڕەخنش زۆر لەسەر نووسراوە، بینەر زۆر هاتبوو، بەردەوامش بینەری هەیە. ئەو ئەوی من گوێم لێ دەبێت و ئەو ڕۆژانی کە من لێەوە بۆم زۆر بەدڵیان بوو، هیوادارم شەروا بێت. بڵێ کاک ئەحسان تۆ وەک دەرهێنەر و هەم وەک شانۆنووس و هەم وەکو کەسێکە لە بواری ئۆپێرایە چەندین ساڵە کارت کردووە، زۆرمان پێخۆشە بۆ بینەران باسیەوە بکەی کە تۆ تەنها لە ئەڵمانیا کارت نەکردەوە بۆ کاری شانۆیی و کاری ئۆپێرا، لە چەندین وڵاتی دیکە ئیشت کردووە و کاری ڕژدت کردووە. زۆرمان پێخۆشە باسی ئەو کارانم بۆ بکەی کە لە وڵاتانە کردوتە و کامەیان زیاتر دڵی خۆش کردی؟ ئیشکردن یعنی بۆ هونەرمەند هەموو ئیشێکی خۆشە، چونکە ئیشی من ئیشی اختیاریە، خۆم تێکست هەڵدەبژێرم، خۆم شانۆگەریەکە یان خۆم ئوپەرا هەڵدەبژێرم، بۆیە هەموو ئیشەکان بۆ من خۆشن. بەڵام هەندێک ئیشش دەبنە بڵێن لە دڵی دەردەچێت، یان لە دەبێتە یان کێشەیەکی خۆتی شخصیە یان کێشەیەکی خۆتی نەتەوەیە. من کە چوومە ئیسرائیل لە تەلەڤیڤ و قودس کە کوردم بینین لەوێ پرۆژەیەکی شانۆیمان هەبوو، یان ئامادەکاری بوو شانۆین،
دڵم زۆر پێخۆش بوو کە هاتنە لام سەردانیا کردم زۆر دڵیان پێخۆش بوو تەمەنای ئەوان دەکە جارێکتر بگەڕێنەوە کوردستان تەمەنای ئەوان دەکە کە باشوور سەرکەوێت وتی هەموو شتێکمان لە پێش دانی لە ئەوەیە من ئەو تەجریبەی شانووی کە لەگەڵ ئیسرائیل و تورکیا و ئەڵمانیا و کوردستانم کرد جێگاکی تایبەتی هەیە لای من نەک وەک هونەر بەڵکو جێگاکی تایبەتە کە بتوانین ئێمە لەگەڵ ئەو وڵاتانەی هاودژ پێکەوە دانیشن لە سەحنا لە ئەستەمبول پرۆڤەمان کرد لە ئەڵمانیامان پێشکەش کرد بە تەماین ببینە وڵاتانی ترش ئەو بە تایبەتی و ئەم شانوگەریەی کاک بڵێن داگیرکردنی تاریکیش بەڕاستی هەتاکو و بڵێ لام بەڕێز لام نقطەیەکی کە لەبیر نەکراوە وە چەرخانیەکە بەڵێ کاک ئەحسان دوایین پرسیارمان هەڵبەت قسەکردن لەسەر ئیشوکارەکانی ئێوە و داهێنان و جوانەکانی ئێوە ڕەنگە چەندین سەعاتی بوێ بەڵام کاتەکەمان ئەوەندەیە زۆر گرنگە بەلامەوە دوایین پرسیارم ئەوەیە کە بێجگە لە مەموزین داستانی مەموزین کە بەنیازن لە مانگی 5 ئەو شاکارە بکەن بە ئۆپێرا دڵنیام پرۆژەی تریشتان هەیە بۆ ئەم ساڵ و بۆ ساڵی داهاتوو من شانوگەری دایکی ئازام بەژێر دەستا کە بچمە باشوور لە کوردستان لە شاری دوهۆک بە تەماین پرۆڤە بکەین احتیمالە ئەوە بکەوێتە دوای مانگی 5 دەست خۆش بێ زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین کاک ئەحسان عوسمان دەرهێنەر و شانۆکار و شانۆنووس و ئۆپێرا زۆر سپاس بۆ ئێوە هەر بژیم سپاس بۆ ئێوە زۆر مەمنونم زۆر سپاس